لە داهاتی ناوخۆ بە پێی ژمارە و داتای خۆیان وەزارەتی دارایی مانگانە 350 ملیار دینار داهاتێتی لە 11 مانگی ڕابردووە ئەو داهاتە ئەکاتە 3 تریلیۆن و 850 ملیار دینار خۆیان ئەڵێن مانگانە 120 ملیار دینار خەرجەکەین بۆ خەرجەکانی خزمەتگوزاری و وەزارەتەکان و بەگەڕخستنی وەزارەت و فەرمانگەکان ئەو 120 ملیارە بۆ 11 مانگ 1 تریلیۆن و 320 ملیار دینارەکە واتە هەرێمی کوردستان لە 11 مانگی ڕابردووە 2 تریلیۆن و 530 ملیار دیناری زیاترە لە خەرجی وەزارەتەکان و فەرمانگەکان ئەوە خاڵی یەکەم. خاڵی دووەم هەر سەربارەت بە داهاتی ناوخۆ تەنها لە مانگی یەکی ئەم ساڵ هەرێمی کوردستان 350 ملیار دیناری خستۆتە سەر ئەو بڕەپارەی لە بەغداوە هاتووە بۆی موچەی پێ بدا واتە لە ماوەی دە مانگی ڕابردووە تەنها یەک جار و یەک مانگ و 350 ملیار دیناری بۆ موچە بەکارهێناوە 1 دیناری داهاتی ناوخۆی بۆ موچە بەکار نەهێناوە. خاڵێکی ترەوەیە کە 350 ملیار دیناریشان داوە بەغدا ئەم 600 ملیار دینارە لە 2 تریلیۆن و 530 ملیار دینارەکە دەرەکەین داهاتی ناوخۆی 11 مانگی هەرێمی کوردستان 1 تریلیۆن و 830 ملیار دینارە. ئەوە خاڵی یەکەم سەبارەت بە داهاتی ناوخۆ. سەبارەت بە داهاتی نەوت ئێوەی بەڕێز و هەموو خەڵکی کوردستان ئەزانن و لێدوانی کۆمپانیەکانیش خۆیان کە باسیەکەن کە ئەم ساڵ لە فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان ئەوەندەمان قازانج کردووە و ئەوەندەمان فرۆشتن بەرز کردوێتەوە. لە هەرێمی کوردستان ڕۆژانە 320,000 بەرمیل نەوت ئەفرۆشرێ بە پاڵاوگە و لە ڕێگەی تەنکەرەوە ئەو 320,000 ڕۆژانە بۆ مانگێگەکاتە 9 ملیۆن و 600,000 بەرمیل داهاتی بۆ 11 مانگەکە ئەکاتە 305 ملیۆن و 600,000 بەرمیل نەوت واتە هەرێمی کوردستان لە 11 مانگی ڕابردووە لە ڕێگەی تەنکەر و بە پاڵاوگە 105 ملیۆن و 600,000 بەرمیل نەوتی فرۆشتووە. ئەگەر بە تەنها 30 دۆلاریشی فرۆشت بێ کە گومان هەیە هێندێ مانگ بە زیاتریان فرۆشتووە داهاتی نەوت لە 11 مانگی ڕابردووە 3 ملیار و 168 ملیۆن دلارە کە بە دینارە کاتە ئەگەر ئەو پارەیە ئەگەر ئەو 3 ملیار و 168 ملیۆن دۆلارە نیوەی بۆ کۆمپانیەکان بێ و بۆ خەرجی وەبەرهێنان بێ ئەوە 1 ملیار و 584 ملیۆن دۆلاری ئەبوو بگەڕێتەوە بۆ خەزیێنەی گشتی کە بە دینار ئەکاتە 2 تریلیۆن و 376 ملیار دینار لە داهاتی نەوتەوە. پاشان لە هەردوو داهاتی نەوت و داهاتی ناوخۆوە هەرێمی کوردستان لە 11 مانگی ڕابردووە خاوەنی 4 تریلیۆن و 206 ملیار دینارە. بەڕێزان 4 تریلیۆن دینار زۆر بە ئاسایی ئەتوانرێ موچەی مانگی 10 و 11 و 12 خەڵکی کوردستانی پێ بدرێ